دووبارە سڵاوتان لەبێ یەکێک لەو ڕۆژنامە کاغەزیانەی کە نزیکەی 33 ساڵە خزمەت بە بواری ڕۆژنامەگەریەکات لە هەرێمی کوردستانە و ئەو ڕۆژنامەیە کە بەبێ جابڕان ڕۆژانە ئەچێتە بەردیدەی خوێنەران و دەیان بابەتی جیاواز پێشکەش بە خوێنەرانیەکات ڕۆژنامەی کوردستانی نوێ کە بە خۆشحاڵیەوە تاوەکو ئێستش بەردەوامە. دیارە ڕۆژی سبەینێ مۆمی 33 ساڵەی ئەم ڕۆژنامەیە داگیرسێندێت کە تاوەکو ئێستش بەبێ دابڕان چەندینەوە یادگاریان لەگەڵ نووسینەکان و لەگەڵ ڕۆژنامەکە خۆیان هەیە و ناوەکەش یەکێکە لەو ناوانەی کە هەمیشە لە سەرزاری هەمومانە وار کاتێک باسی مێژووی ڕۆژنامەگەری و ڕۆژنامە نووسیەکرێت باس لە ڕۆژنامەی گۆڤاری کوردستانی نوێکرێت. گفتوگۆ کەم لەسەر تەواوی ڕۆژنامەکە وەروە بە تایبەتیش بەشی کللتور واروە فەرهەنگ و ئەدەبیات لە نێو ڕۆژنامەکە لەگەڵ زۆر بەڕێز مەحموود شێرزاد کە بەڕێزیان لە پرساوی بەشی کللتوری کوردستانی و ئەندامی سندیکای ڕۆژنامە نووسانیشن. کاک مەحموود سڵاو لەبێ زۆر بەخێراتی زۆر سپاس بۆ تۆ. سپاس بۆ تۆ. هەسێکی چۆنە لە ئێستا لە پرساوی بەشێکیت کە لە نێو ڕۆژنامەیەکە 33 ساڵە کە بە ڕۆژنامەی کاغەز لە نێو با بڵێم یادەوەری زۆرێک لەنەوەکان ماوەتەوە کە تاوەکو ئێستاش هەر بەردەوامە لە ڕێی کاغەزەوە شکۆ بەڕاستی ئێستا بابەتی مۆبایل و ئەلکترۆن و ئەم بابەتانە زۆر لەم دنیای دووری خستوینێتەوە. زۆر بەخێراتی. زۆر سپاس. ڕاستەکەی هەستەکە زۆر خۆشەوە. من هەستی لەوە خۆشترم لەگەڵ کوردستانی نوێ هەیە. ئەو کات کە 22 ساڵم تەمەن بوو بۆ یەکەم جار لە نزیکەوە دوو ژمارەی کوردستانی نوێ مامۆستایەکی ئاینی ئازیز پێدام چوم خوێندمەوە و دوای دو هەفتە بۆم گەڕاندەوە. ئەحساسێکی زۆر زۆر خۆشم هەبوو لەگەڵ ڕۆژنامەکە و دواتر بە هەر حاڵ ساڵی 2009 لە ڕۆژنامەی کوردستانی نوێدا دامەزرام و 2010 بووم بە ئەندامی دەستەی نووسەرانی ڕۆژنامەی کوردستانی نوێ و هەروەها لێپرسراوی کۆمەڵێک دووتوێ و پاشکۆ و ئەوەی کە پێ دەڵێن زەمیمە لە ڕۆژنامەکاندا لێپرسراوی ئەو بەشانە بووم و ئەو بەشانە بەگشتی هەمویان پەیوەندیان بە لایەنی فکری و معرفی و هەروەها بەگشتی پەیوەندیان بە فەرهەنگەوە هەیە، بەڵام هاوتەریب لەگەڵ ئەو بەشانەی کە خۆم بە خاکەڕانە و بە یارمەتی هاوکارانم سەرپەرشتیم کردوون. ڕۆژنامەی کوردستانی نوێ دووتوێکی زۆر زۆر هەتا ئێستێ باش و بەهێزی هەیە کە توانیوێتی لە بواری ئەدەب و هونەردا کە جوزئێکن لە فەرهەنگ بەگشتی چالاکێکی زۆر زۆر بکە، خزمەتێکی زۆر زۆر بکە و کۆمەڵێک نووسەر و ئەدیب و وەرژێڕی زۆری ئەوەی کە بە شێوەزاری بە ئیسلاح سۆرانی قسە دەکات لە دەوری خۆی کۆکاتەوە هەم لە باشوور و هەم لە ڕۆژهەڵاتی کوردستان و بۆ من زۆر زۆر هەستێکی خۆشە کە توانیمە لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا ئەندامی دەستەی نووسەران بم بە کۆمەڵێک کاری گرنگ بکەم کە سپاسی سەرنووسەرەکانی کوردستانی نوێژ دەکەم لەو کاتەوە کە من لەوێمە تا ئێستێ لەگەڵ سێ سەرنووسەر کارم کردو هەمویان دەستیان زۆر کراوە کردوین بۆ ئەوەی کە بەباشی کار بکەین و لەو بەرەدا خزمەت بکەین. زۆر باشە. اینجا لێرە سێری جلەکانتم کردوتم با بزانم لە تیڤیش هەر ڕەنگی سەوزە یاخود ڕەنگی ڕەش دیارە بەزنە هەر سەوز دیار بوو بۆ ئەم ڕەنگە ڕەنگێکی جیاوازە تاوەکو ئێستا زۆر کەم لەم ڕەنگەم بینیوە لە جلی کوردیا. ئەم شاڵە ڕاستەکەی ئەمڕۆ یەکەم جاریشمە بەڵە لەبەری دەکەم گوتم بە ڕاستە زستانە بڵام بە ڕەنجێکی بەهاری و جلێکی بەهارەوە دەرکەوم بەڵە جلێکی سەوزی جوانە و پەیوەندی بە دڵی معنەوی مرۆڤەوە هەیە و پەیوەندی بە خۆشەویستی گەردوونی و بەیانیش بۆ یادەکارم ژانە لەبەرەکەی بەڵە بەیانیش بۆ یادەکەر و ژلانە لەبەر دەکەم تا هاوڕێیانی کوردستانی نوێ سبەینێ کاک مەحموود هەر بەنجلانەوە بین هەمیشە کاری جوانتان لێ چاوەڕوانەکرێت بێگومان. ئینجامەیە بپرسم بزانم ڕۆژنامەی کوردستانی نوێ تاوەکو ئێستا چ ڕۆڵێکی گێڕاوە بە تایبەتیش بۆ بواری هونەرمەندان و لەگەڵیشا بۆ نووسەران. دیارە من بەشێکی زۆر لەو کەسایەتیانی کە لەنێو ڕۆژنامەی کوردستانی نوێ کارەکەن و بە پێشونەشەوە هەمویان هاوڕێی ئازیز و خۆشەویستن لێرەوە دەستی ماندووبوونیانە گوشمە بۆ هیوایم ڕۆژنامەکە
چەندین 33 ساڵی تر تێپەڕێنێت و بتوانێت بەردەوامی خزمەت کات لەم کایە کەسانێکی زۆر هەن بەر لە ئێوە و ئێستاش لەگەڵ ئێوەیە بە بەردەوامی خزمەت بەو کایەکەن خزمەتەکان چۆن توانیوێتی خەرمانێک بخاتە سەر کاری هونەرمەندان و سەران ئەدیبان کایە کللتوریەکان بە شێوەیەکی گشتی ئەوەی کە ڕۆژنامەی کوردستانی نوێ زیاد دەکاتەوە لە زۆربەی ڕۆژنامە کوردیەکانی تر یەکەمیانەوەیە کە یەکەم ڕۆژنامەی کوردی ڕۆژانەیە ئەوە خۆی زۆر گرینگە تا ئێستاش بەردەوامە تا ئێستش بەردەوامە و دنیای تەکنۆلۆژیا و ڕۆژنامەگەری ئەلکترۆنی تا ئێستێ ڕاستە کاریگەری کەمێک هەیە بەگشتی لەسەر ئاستی دنیا بەڵام تا ئێستا نەیتوانیوە بیخاتە ئەولاوە و بەردەوام دەبێەوە بە زوویش تەسەور دەکەم خەڵک بۆ خوێنەرانی جددی هەر بگەڕێنەوە بۆ کتێب و بۆ ڕۆژنامەی کاغەزی بڵاوکراوی جیاوازی جیاوازی هەیە ئەوە خاڵێکیان کە زۆر گرینگە کە یەکەم ڕۆژنامەی ڕۆژانەی کوردێت دوو هەم ئەم ڕۆژنامە ڕۆژانەیە ڕۆژنامەیەکی ئازاد بۆ ڕۆژنامەیەکی کراوە بووەوە بە تەواوی سیاسەتەکانی مەسەلەن یەکێتی نیشتمانی کوردستانی پێوە دیار بۆ کە حیزبێکی سۆسیال دموکراتە و ئەم سۆسیالیزمە و ئەم دموکراسیە لە ناو ڕۆژنامەکەدا بە تەواوی ڕەنجی داوەتەوە من خۆم لە نزیکەوە ئەوم زۆر بە باشی تەجروبە کردو هەر ئەوە وای کردووە کە خەڵکێکی زۆر بێ لە ڕۆژنامەی کوردستانی نوێدا لە بەشە جیاوازەکاندا شت بڵاو بکاتەوە ئازادێکی زۆر هەیەکی زۆریشی تێدا بەڵێ حتا جەنای مامزەلا لە شوێنێک دەفەرمێ دەڵێ ئەگەر ڕەخنە لە یەکێتی گیرە پێم خۆشە لە کوردستانی نوێدا بڵاو بێتەوە یان لەو دوایانەدا سەرۆک باڤڵ لە دیمانەیەکی لەگەڵ دکتۆر عەدالەت عەبدوڵڵا کە ئێستا سەرنووسەری ڕۆژنامەی کوردستانی نوێ دەڵێ ئازاد و ئازابن یا ئازاد بن بە دەنا مەرحەبایتان ناکەم ئەوە نیشانەی ئەوەیە کە ڕۆژنامەکە ئەو پانتاییە لە ئازادی کە فەراهەمی کردو خەڵکێکی زۆر تێیدا بنووسێ ئەوەی کە من خۆم بینیمە لەو بەشانێک کە سەرپەرشتیم کردو هەتا ئێستێ مەگەر کەسێک تەشهیری کردبێ دەنا بابەتی هیچ کەس ڕەت نەکراوەتەوە بە تایبەتەوەی کە ڕەخنە بوو بێ بە تایبەتەوەی کە ڕەخنەیەکی زۆر مێتۆدیک و تێئۆری و زانستی گرتبێ بە هیچ شێوەیەک لە هەر بارێدا قسەی کردبێ بڵاو بۆتەوە ئەو پانتایە لە ئازادی لە ڕۆژنامەگەری کوردیدا کە سنووری خۆی بزانێ و سنووری ڕەخنەی زانستی و ئەوەی کە پێڵان منهەجی و مێتۆدیک لە شتی تر جیاب بکاتەوە ئەو لە ڕۆژنامەی کوردستانی نوێدا حتا ئێستا بە بەهێزی دیارەوە جا دەرفێت بێ بپرسم بەڕێز تاوەکو لە بەساوی بەشی کللتوری لە نێو ڕۆژنامەی کوردستانی نوێیە سبەینێ 33 ساڵ تێپەڕێت بەسەر یەکەم دەرچوونی ئەم ڕۆژنامەیە و کە بەبێ دابڕانی جێکێکە لە ڕۆژنامە ڕۆژانەکان و تاوەکو ئێستاش پێگە و با بڵێم شوێنی خۆی هەیە لە نێو دنیای خوێندنەوەی بەتایبەت خوێنەرانی ڕۆژنامە بە شێوەیەکی گشتیە پلانی ئێوە چێ بێت بۆ ئەم ساڵ چ جیاوازێکی بێت لەگەڵ ساڵانی ڕابردوو هیچ پلانێکی جیاوازتان هەیە بۆ ئەوەی کە بتوانن خزمەتی پێ بکەن بەتایبەت بۆ لایەنی هونەری و کللتوری بەڵێ پلانی ئێمە ئەوەی ئێمە ڕۆژانە لەوێ هەموو ڕۆژێ کۆبنەوەی دەستەی نووسەرانمان هەیە کۆ دەبینەوە و لەسەر جگەلەوەی کە ناوەڕۆک و سیاسەتی ژمارەی بەیانی ڕۆژنامەکە دیاری دەکەین هەندێک پلانیش دادنین مەسەن دەگەڵ چێ پەیوەندی بکەین داوای لە چێ بکەین شتمان بۆ بنووسێەوە بابەتمان بۆ بنێرێ و هاوکات خەڵکانێکی زۆریش هەن خۆیان بابەت دەنێرن هەم لە باشوور و هەم لە ڕۆژهەڵات ئەوەی کە بە شێوەزاری سۆرانی دەنووسێ بابەت دەنێرن ئەوە دەکەن بابەتەکانیان لەوێ بڵاو دەبێتەوە ئێمە بەگشتی پلانمان ئەوەیە کە هەوڵ بدەین نووسەرانێکی زیاتر بێن لە ناو ڕۆژنامەکەدا بابەتەکانیان بڵاوکەنەوە وەرجێڕێکی زیاتر بێ و گرنگی بە کەسایەتێ فەرهەنگی و هونەریەکانی کوردستان لە هەموو پارچەکانی کوردستان زیاتر بدەین و لە هەمووشی گرنگتر ئەوەیە ڕۆژ دەگە ڕۆژ ڕۆژنامەکە پێوەی دیارە کە دەیهەوێ ڕۆژنامەیەکی خەڵکی تر بێ دەیهەوێ ڕۆژنامەیەکی کوردستانی تر بێ دەیهەوێ ڕۆژنامەی چین و تۆژە جیاوازەکان بێ و دەیهەوێ ڕۆژنامەی کێشەکانی خەڵک بێ چونکە بە هەر حاڵ ئێمە بمانەوێ نەمانەوێت لە هەموو دنیا کاربەدەستانی سیاسی کەمتر دەپڕژێنە سەر ئەوەی کە بزانن
مثلا لە ناو کوچە و کۆڵانەکانی وڵاتدا چی دەگوزارێ دەبێت لە خوارەوە ڕابوایان بەرز بکرێتەوە بچێتە بەردەستیان ڕۆژنامە دەتوانێت دەورێکی زۆر سەرەکی ببینێت لەو بواردا کوردستانی نوێ ئێستا ئەو دەورە زۆر بەباشی خەریکە دەجێڕێ ینی ئەو کێشانەی کە خەڵکێتی و ئەو کێشانەی کە لە ناو کۆمەڵانی خەڵکدا هەن لە کوچە و کۆڵانەکاندا هەنوە ئێمە مەسئولینی سیاسی نایان بینن ڕۆژنامەکە هەوڵ دەدا ئەم کێشانە بەرجەستە بکاتەوە و بیگەێنێتە سەر مێز و بەردەمی کاربەدەستانی سیاسی تا ئەوان هەوڵ بۆ چارەسەرکردنی بدەن حتا لەو ماوەی ڕابردوودا نمونەی زۆر باشمان هەبوو لەو بواردا کە چارەسەر کراوە. دیارە منەمە هەر لێرەشەوە سوپاسی ئێوە بکەم کە بەشێک لەو با بڵم ڕۆژنامە نووسانی کە وەک ئێمە زۆر کەم دەرەکەون تەنها لە شاشەوە نەبێ دەرفەت بوو لە ڕێی ڕۆژنامەی کوردستانی نوێ چاوپێکەوتنمان لەگەڵ کرا و باسمان لە بەشێک لە ئەو کار و چالاکیانە کرد کە لە ماوەی درێژایی چەندین ساڵی خۆمان ناتوانیمانە پێشکەش بە بینەرەکانی بکەین ئەوە یەکێکی تر بوو لەو بابەتان و هەر لێ شۆمەوەیە پیرۆزبایی لە تاک بەتاکی مانجوو نەبوونی ئێوە بکوشم لە نێو ڕۆژنامەی کوردستانیەوە بە تایبەتیش خاتوکە ژاڵ ئەحمەد کە یەکێکە لە هاوڕێ و کەسە نزیکەکانی ئێمە و یەکێکە لەو خاتوونانەی کە توانیوێتی بە بەردەوامی کار بکات و سوپاس بۆ ئێستاش لێ پرسراوی ڕاستە ئەدەب و هونەرەوە بێگومان و بە بەردەوامیش کارەکەن اینجا لەگەڵەوەیە چۆن نەتوانرێت کە ڕۆژنامەیەکی ڕۆژانە ئەم هەموو بابەتە بتوانێت کۆبکاتەوە دیارە ساڵانی بەر لە ئێستا کاک مەحموود تیڤەکان کەمتر بوون ڕۆژنامەکان کەمتر بوون یاخود بڵێم بابەت و سەرچاوەکان زۆر کەمتر بوون بەڵام ئێستا ڕۆژنامەیەک هەر بەو پێوەرە باشانەی لە سەرەتاوە هێناوێتی تاوەکو ئێستا چۆن نەتوانێت ڕۆژانە ئەم هەموو بابەتە کۆبکاتەوە و لە بەرەبەیانیا بتوانێت بخاتە بەردەستی خوێنەران. ڕاستەکەی سەر ڕایەوەی کە ڕۆژنامەی کوردستانی نوێ زمان حاڵی یەکێتی نیشتمانی کوردستانە دەبوو بۆ نمونە دەبوو بە تەسەوری هەندێک کەسیش دەبوو ڕۆژنامەیەکی حیزبی بەرتەسک بێکە هەموو کەس نەتوانێت بابەتی بۆ بنێرە بابەتیدا بڵاو بکاتەوە بەڵام کوردستانی ئەوەی سەلماندووە کە دەتوانێت وانە بێوە ڕۆژنامەیەکە کە خەڵکیی زۆر سیقەی پێدەکاوە بابەت دەنێرن و ئەمە حتا جاری وایە ڕەخنە و گلەیی نووسەران و وەرجێڕان و ئەدیب و هونەرمەندەکانمان دێتەوە سەر دەڵێن بۆچی بابەتەکانمان وەدرەنجە دەکەوێت لە ڕاستیدا هەندێک جار بابەتی وا هەیە 2 هەفتە وەدرەنجە دەکەوێت جاری وا 3 هەفتە وەدرەنجە دەکەوێت سەرەی نایە ینی ئەوەندە خەڵکیی زۆر ئەوەندە بابەت زۆرە سەر ڕای ئەوەش کە ئێمە لە بیرمان نەچێ ئێستا قەیرانی دارایی هەیە لەوەتی قەیرانی دارایی هەیە پاداشتیش بۆ نووسەران نەماوە لە ڕۆژنامەکەدا ینی ئەوەش نیە بڵێن ئێمە خەڵک لەبەر پاداشت بابەت دەنێرێت لەبەر خۆشەویستیان لەبەر خۆشەویستیان بۆ کوردستانی نوێ ئەو سیقەی کە بە کوردستانی نوێ و بە ستافی کوردستانی نوێ هەیانە بابەت دەنێرن و لەو لاشەوە لە جەنابی سەرنووسەرەوە تا جێگرانی سەرنووسەر هەتا ستافی دەستەی نووسەران هەمومان پەیوەندی شەخصەکانیشمان بەکاردێنین بۆ وەرگرتنی بابەت و کۆکردنەوەی بابەت ئەوەش هۆکارێکی سەرەکیە بەیوای بەردەوامیتان و بەو هیوایم دەیان ساڵی تریش بتوانین بە بەردەوامی لەم ڕۆیا گفتوگۆ بکەین لەسەر چەندین ساڵەی دامەزراندنی ئەم ڕۆژنامە جوانە ڕۆژنامەی کوردستانی نوێ سوپاس بۆ زۆر بەڕێز مەحموود شێرداد لە پرساوی بەشی کللتوری کوردستان نوێ و ئەندامی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان دووبارە بەخێراتی زۆر سپاس بەخێراتی.